ساڵتان لەبێت بینەرانی کورسات نوزمنە ڕۆتۆفیخم لە خێمشی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر بربەستەکانی بەردەم پرۆسەی چارەسەرکردنی ئەو چەقبەست و سیاسی کە تاوەکو ئەم ساتەش لە عێراقدا هەیە دوایەوەی کە چوارچەوەی هەمانژی لە نێو خۆیاندا ڕێککەوتن بۆی کە کاندیدێکیان هەبێت بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو ئەویش محەممەد شیع سۆدانیە کە لە ناو چوارچێوەی هەمانژی بەگشتی لە ناو شیعەکان و هەروەها وەکو دەوترێت ڕەزامەندی تا ڕادەیەک مختەدا سەدر ڕێبەری ڕوتی سەدریشی لەسرە دیارە بەگشتی ینی لە نێو پرۆسی سیاسی عێراقدا ڕاستە سۆدانی ناسراوە بەڵام ینی تا ڕادەیەکەوەی کە باز دەکرێت لە کورد زۆر نزیک نییە و لە سەرکردە سیاسەکانی کوردیش زۆر نزیک نییە وەروەها ئەوەی کە تاوەکو ئێستا عێراقیەکان و لایەنە سیاسەکانی عێراق دەیخوازن ینی تێپەڕاندنی ئەو دۆخە چەقبەستویە کە تاوەکو ئێستا لە عێراقدا هەیە بە دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران لەلایەن چوارچێوەی هەمانگی تا ڕادەیەک ئەتوانین بڵین بربەستەکان کەم بۆتەوە بەڵام ئەوەی کە گرفتە بۆ پرۆسی سیاسی و هەروەها بۆ دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕاستپاردنی ئەو کەسایەتی کە دیاری کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێی وەزیرانی عێراق ینی تاوەکو ئێستا کورد لە نێو خۆیدا یەکلا نەبووتەوە کە پۆستی سەرۆکۆمار و کاندیدی پۆستی سەرۆکۆمار یەکلا بکاتەوە ئەم کێش و گیرروگرفتانە بە تایبەتی لە نێو ماڵی کورد و هەروەها لە داهاتووشدا لە نێو پرۆسی سیاسی عێراق بەچی دەگات ئەوەی کە عێراقەکان و لایەنە سیاسەکانی عێراق مەبەستیانە دەتوانن لە ماوەیەشی کووردا بە کۆتایی بێنن ئەو کێش و ملوانە سیاسیانی کە هەیە لە نێوانیاندا خود نەخێرم چەقبەست و سیاسی هەر بەردەوامە بێ و ئەگەر حکوومەتی نوێی عێراقیش پێک بێ ینی قسەیەک هەیە دەوترێت ینی بەردەوامبوونی ئەستەمە ئەم شەو گفتوگۆکەی لەسەرم بابەتانەوە کۆمەڵێتەوە پێوەست بە بابەتەکەمان لەگەڵ دیوانە بەڕێزەکانم برای بەڕێزما کاکارۆنانۆر کادری پێشکەوتوویشێتی کە لە سەودە لەگەڵمانە بەخێوی کاکەڕوان سپاس دەکەم هەروە بڕێرە کاک محەممەد نەسەدین چاودێری سیاسی جەنابیشیان لە کەرکووکەوە لەگەڵمان بن لە داهاتوویشی نزیکدا کاکارۆن بەگشتی یعنی ئەگە سەیری دیمەنی سیاسی عێراق بکەین ڕاستە تا ڕادەیەک ینی کرانەوە هەیە بەڵام ینی کرانەوەکە ئەوە نییە کە بڵێ ئەم پرۆسەیە زوو بە ئەنجامگە بە تایبەتی مەسەلەی یەکلابوونەوەی ئەوە تا ڕادەیەک سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق یەکلا بووتەوە ئەو بابەتە گرنگانی دیکە کە تاوەکو ئێستا بە هەڵپەسێردایی لە نێوان لایەنە سیاسەکان و پێکاتەکانیش داماوەتەوە خوێندنەوەتان بەگشتی بۆ ئەم بارودۆخ سڵاو لێبێ کاکە هاوڕێمان و لێبستاوم بۆ سەرجەم بینەران ئەوەی ئێستا گرێکوێرە گەورەکە سەرۆکوەزیران بۆ ئێستا ئەوان گرێکوێرە گەورەکەیان چارەسەر ئەمان ڕاستە محەممەد شیع سوودانی پێشتر حیزبی داوە بۆ و دوای یەکی لە باڵەکانی داوە بۆ دوای جیابەتەوە لیستی سەر بەخۆی کردو ئێستا تقریبان سێ کورسی هەیە لە پەرلەمان خۆی دانەیەکە دوانیش لەمانی کە جەماعەتی تیار کشانەوە خەڵک شوێنیان دوان لەوانە بەری ئەو کەوتووە ئێستا سێ کورسی پشتێکی بەقۆتی نییە ئەمە یەک دوو بەڵام تەوافقێک دروست بووە لەسەری کە وەک تۆ لە پێشتێکا باست کرد باڵەکانی هەماهەنگی هەڵیان بژاردووە چونکە پێنج کاندیدای چوار کاندیدەکەی کە خۆیان لێ کشانەوە ئەوان ئەتوانن بڵێن ناو ماڵی خۆیان بەم شێوەیە ڕێکخەن ئێمە پێشتر لە بەرنامەی پێشترا باسمان کرد شیعە هەرگیز ڕێگە نایە ماڵی پەرد بێت وەک ئێمە نین ئەوان 80 ساڵ چاوەڕوانی حکومڕانیان کردووە لە 23 تاوەکو 2023 لەبەرەوە خۆیان ئەگەنە ئاستێک کە کەسێک لە ناو خۆیانە هەڵەبژێرن ئەم کەسە تەوافقی لەسەرەکەن تەنانەت بە ئۆپۆزیسیۆنەکەشانەوە کە ئێستا سەدر دەوری ئۆپۆزیسیۆن ئەبینێ لە ناوێنە ئەوان تقریبان بەشێک لە کێشی ماڵی شیعیان چارەسەر کرد ماوەتەوە سەرەوەی ئایا گوێڕایەڵی ئەبن بە دەردەکەی عەبدولمەهدی نابن یان ئەوەیە ئەم دەسەڵاتەکەی ئەوەنە زۆر ئەبێ کە ئێران لەلایەک و ئەمریکا لەلایەک و تورکیا لەلایەک و یانی سەر هەموو ئەزانی کە عێراق تقریبان دەستی دەرەوەی زیاتر زاڵە بەسەری هەتاوەکو دەستی ناوخۆ ڕاستە ماڵی شیعی تقریبان توان بڵم هەنگاوە چوونە پێشەوە بەڵام هەنگاوەکەی ئەوان گرێکوێرەکە هێشتا ماوەتەوە بۆ چونکە ئەبێت دوای دەستنیشانکردنی سەرۆکوەزیران سەرۆککۆمار دەستنیشانی بکات ئەوان لەسەر بەڵێ ڕاستپاردنە و ئەوش هەڵەسێ حکوومەتێک تەشکیلەکە لە حکوومەتەکە لەو کابینەیە کە بەپێی کەفاءەت و بەپێی توانەوە بەپی ویستی شەقامی عێراقی بەڵام ئێستا ئەگەر ئەو دەستنیشان کرابێت و سەرۆککۆمار هێشتا دەستنیشان نەکرابێت کەواتە گرفتە گەورەکە هێشتا چارەسەر نەکراوە بەڵام هەنگاوێک چۆتە پێشەوە ئەم هەنگاوی ئەوان ئەتوانم بڵێم لە هەموو حکوومەتەکانی کەیە ئێمە زوو کاندیدی خۆمان دیاریە کرد لە پۆستەکەی خۆمانەکە پۆستی سەرۆککۆمار بوو هەر کابینەکە هەموو کابینەکانی پێشوو ئەوان مشتومڕەکان بۆ ئەمایەوە ئێستا جارە بە عکسەوەیە ئاینسێکە چەند گۆڕاوە مشتومڕەکە لە ناو ماڵی کوردایە ناو ماڵی شیعە بە هەموو باڵەکانیەوە ئەنی ئێمە ئێستا توان بڵێم لە چاو ئەوان چەند باڵێکی کەمین ئەوان
باڵیان هەیە و سربەخۆیان هەیە و بێلایەنیان هەیە و تشرینیان هەیە و امتیدادیان یعنی ئەنواع و ئەشکال گروپی قەڵەبارە خوب بە قوتیان هەیە توانیان کەسێک دەستنیشانکەن بەڵام ئێمە لە بینی دوو حیزبە هەتا ئەم دەکە دەستنیشانمان نەکردووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم هەنگاوی کە چۆتە پێشەوە بۆ چوارچەوەی هەمانی ئەتوانم بڵێم پێداگری هەم جەماعەتی سەدریشی لەسەر بوو اینجا ناو ماڵی شیعەش خۆیان اینجا دەوڵەتانی دراوسێش بە شێوەیەکی گشتی هەتاوەکو محەممەد شیع سوودانی کە لە سەرەتاوە ناو نەبوو فیگەر نەبوو بەڵام ئەمان هەسان ئەو کەسیان هەڵبژارد کە هەموو لایەنەکان کۆک بن لەسەری کەس اعترازی لەسەری نەبێت ڕاستە قەڵکی ئەمارەیە گەنجێکە باوکی بەدەستی سەدام و دار و دەستەکەی شید کراوە ینی کۆمەڵێک مەقبولێتی تایە لەگەڵ ئەوەشە ئەگەر هات و لایەنەکان پشتی بگرن بێگومان ئەو کاتە لەویان مەسەن بە قوترین سەرۆکوەزیرانی سەرکەوتووە بێگومان بە قوترین سەرۆکوەزیران عەبدولمەهدی بوو بەڵام کە پشتیان نەگەر خۆیان شیعەکان پشتیان لێکرد خۆی وازی هێنا حکوومەتەکەشیان کەواتە لێرە ئەوانیش ناو ماڵی ئەوان ئەکرێ مەسەلەن کەس لە ئیعازاتیان دەرنەچێت کە لە ئازاتیان دەرئەچێت کە لە ئەو ڕیتمە دەرەچێت کە بووی دانرا و ماڵی شیعەدایان ناوە 100 سەربەخۆ بیت و 100 پشت قایم بێ 100 بۆیە ئێستاش محەممەد شیع سوودانی ئەبێت گۆڕایاڵی ماڵی شیع بێت لەبەرەوەی لەناو پەرلەمانە دەسەڵاتێکی ئەوتوی نییە کورسێکی زۆری بەدەستەوە نییە تەنها سێ کورسی کاڵی ماڵی شیع بە سەدرەکانی شو بە چوارچێوە هەمانشەوە ئەو شیعانی کە 80 ساڵ لە عێراق زۆری نەبوون دەسەڵاتیان نەگرتە دەست بەڵام لە 2023 بە بڕیارەکان وا گۆڕا ینی ئەڵێم چرخەکە گۆڕا حکم لە سونە وەرگیرایە و درایەوە بە شیع پێشتروان نەبوو پێش زۆرینەی عێراق شیع بوو سونە حکومیە کرد زۆرینەی سووریا سونە بوو عەلەوی و شیع حکمی کرد ینی ئەمە بۆ ئەم بەڵانسە تێک چووە بۆ ئەوەی ئەم منتیقەیە هەمیشە ئەتوانم بڵێم کێشەدار بێت ئەجینا لە ساڵ هەفتای عێراق شیعەیە بۆچی تایفی سونە حکمی بکات لە مەلیکەوە کە مەلیک لە حیجازەوە هاتووە هەتاوەکو سەدام حسین و هەتاوەکو عارفیەکان و هەتاوەکو ئەحمەد حەسەن بەکر و ئەمانە هەر هەموو سونە بوون لە 2023 تر شیعە تامی دەسەڵاتی کردو بۆیە ڕاستە ناو ماڵیان زۆر تۆکمەنیە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەویان لە بیرە کە ئەم 80 ساڵ ئەوان حکمیان نەکردو ئەبێت شتێک بکەن ئەو بوو ئەتوانم بڵێم بە ئیعازێکی هەم خۆیان و هەم ناو ماڵی خۆیان و هەم دەرەوەی خۆیان هەستان کەسێکیان دەستنیشان کردو ئەگەر کەسەکە هەر چۆنێک بێت لە دەسەڵاتە ئەبێ بە شیعە گەرایی حکم بکات ئەمە مەسلەی دەوڵەتداری وەکو جەناو دامەژەی پێدی کە ساڵی 2023 ئەوان مکوڕن و مصڕین لەسەرەوەی کە ینی سەرگۆزیران کە هەرە پۆستە باڵاکانە لە حکوومەتی عێراقیدا مافی خۆیانەوە ئەوان دەبێ بەڕێوەی بەرن یانەوەی کە قسەکەیە ئێستا خۆ ڕاستە ماڵی شیعە بەگشتی بە هەردوو بەرەکە ینی یار و نەیار ینی متفقن لەسەر محەممەد شیع سوودانی بەڵام ینی زۆر قسە ئەکرێت ناو شەقامی عێراقیە کە دەوترێ ینی هەر ساتێ بێ و هەر وەختێک بێ ینی مقتەدا سەدر بە یەک قسە لەوە چێ حکوومەتەکەی سۆدانی ژانی فەشەل پێ بێنێ ئەمەیان تا چەند واردە بۆ داهاتوی عێراق بێگومان ئێستا شەقامی عێراق ئەتوانم بڵێم ینی بە تەواوەتی بەدەستی سەدرەکانەوەی شەقام بەدەستیانەوە کە کشاونەتەوە جمعی پێشوونە پێشووتر عرضی عەزەڵاتی خۆیان کرد ینی ئەمە خۆ هیچ نەکرا بەس نوێژێکی موحد نوێژێکی یەکگرت و نوێژی موحد لە ناو خۆیانە چەند 100,000 کەسێکیان هێنایە سەر جادە ینی ئەڵێ ئەمە زیاتری بێگومان هەر ڕقەمێک بێت بەس ئەو دەقەمە ئەو کۆبوونەوەیە لە ناو بەغایە لەم گەرمایە لەم زروفەیە ئەمە نیشانی دەسەڵاتی شەقامە ڕاستە لەوانەیە دەسەڵاتی دیبلۆماسی نەبێت دەسەڵاتی حیزبی نەبێت دەسەڵاتی سیاسی زۆری نەبێت ئیمکانێتێکی مادی نەبێت بەڵام کە تۆ شەقامت بەدەست بوو شەقام جوڵێنەری هەموو جوڵاوەکان هەموو بزاوتەکانە ئەو جوڵێش تەنها بوو ئەوە نەبوو کە بە ماڵی شیعەش و بە ماڵی سونەش و بە ماڵی کوردیش بڵێ بە دەوڵەتانی دراوسێش بڵێ کە ئەوە من کشاومەتەوە لە پرۆسی سیاسی بەڵام ئەوە شەقامەکەیە کە بەدەستی منەوە ئێستش جارێکی کە ئەڵێنەوە ماڵی شیعە شەقامی بەدەستی سەدرە دەسەڵاتی بەدەستی ئیتارە کەواتە ینی هەمیشە زەنگی مەترسی لەلایەن سەدرەوە لێ درێ بەڕاستی بێگومان مدارات و مڕاعاتی سەدر ئێستا لە عێراقا ئەبێ بە ئەوەی ئێستا ئەی بینین ینی ئەم دەنگانی کە مالیکی تەسریبی کردو بڵاوبەتەوە چۆن هەموو ماڵی شیعە پاکانە بۆ بکات کە ئەم دەنگانە وانە هەناخۆەوە تا ڕۆژانە دەیان شتیوا ڕوئە لە عێراقا سەدان شتیوا ڕوە بەڵام ئەم جاریان باسی سەدری تیاکراوە لەبەرەوە مەترسی سەدریا گەورەی سەدر لەوایە کە شەقامەکەی بەدەستە شەقامیش لە شارێکی وەکو بەغدایە کە ئەگەر 5 ملیۆن تا 6 ملیۆن لایەنگری لایەنێکت هەبێت بێگومان دەسەڵات ئەکەوێتەوە دەستی ئەو شەقامی کە بەدەستی سەدرەوەی ئەمان هەموو ئەوە ئەزانن ئێرانی زۆر باش دەزانێت بێگومان ئەو کاتی کە علاوی لە ئەنجومەنی حکوما بووە ینی کارگەشتەوەی کە ئیتر چەندین هەزار کەس بێسەر و شوێن کران چەندین هەزار کەس لێوە لە شەڕێکی
ئەتوانم بڵێم ینی سەیرە شەڕێکی زۆر سیر کە ئەمان بە تراکسوودەوە و ئەوان جێشی عراقی بەرامبەر بە جێشی عراقی وەسابوونەوە ئەم ئەزمونانە لە عێراق زۆرە بەڵام ئێستا من لەو باوەڕان نیم کە ئەم جوڵەی کە ئێستا سەدر دەسەڵاتی هەیە بە سەریا بتوانێت ئەگەر هاتوو بەگوێی نەکەن اینجا ئەتوانم بڵێم شەقام بەکارهێنێت چونکە ئەو جمعی کە تێپەڕێ هەموو خەڵک و هەموو شیکارە سیاسەکان دایان نابوو کە بەغا بشڵەقێنێ ئەیشی تونند بێ بەڵام وان نەبوو تەنها ئەوەنەی کە هێزی خۆی نیشاننا و ماسوولکەکانی خۆی پیشاننا تۆڵی پەیامی خۆی گیاند بێگومان پەیامەکەی گیان و بێدەنگ خەڵکەکەی نردەوە ماڵەوە بەڵام ئێستا هەموو ئەزانین کە ئەو هێزە بەدەستی هەر کەسێکەوە بێت کەواتە بەغدا بەدەستی کەس بەڵام ینی ئەشبینین کاکەوەران بیرمان نەچێت ینی ئەوەی کە لەلایەن چوارچێوەی هەمانگی و سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی و لایەنە سیاسەکانی بەشدار لە چوارچێوەی هەمانگی ینی مراعاتێکی تەواوی مقتدا سەدر و ینی ڕوتەکەیەکەن بەڕاستی چکە ینی ئاماژیان بۆ داوە ینی ئەڵێن ئەگەر ڕوتی سەدریش بە تایبەتی ینی ڕازیبوون یاخود بۆ نمونە ئۆکەی ئەخیر نایە لەسەر هەر کەسایەتیە کە بۆ پۆستی سەرۆکوەزیرانە یاخود بۆ حکوومەتی داتووە ئەوە حکوومەتە پێک نایانین یەکەواتیانی و مراعاتکردنی سەدرەکانە بێگومان سەدر ئێستا ڕاستە تەنها سەرایە سەلامی بەدەستەوەی هێزی چەکدار بەڵام شەقامێکی گەورە و گران و پان و پۆڕی بەدەستەوەیە بەڵام چوارچێوەی هەمانی هێزیان هەیە حەشت لە لای ئەوانە و هێزەکانی تری خەزاری و جامان کێو ئەنواع گروپی چەکداریان هەیە اینجا بیرشت نەچێت لە سوپای عێراقا ئەو سوپای کە ئێستا هەیە ڕاستە سوپایەکی بەحساب سوپایەکی منەظەم و سوپایەکە لە سەرجەم پێکاتەکانی عێراق دروست بوو بەڵام بەشی هەرە زۆری ئەو سوپایەشە بەدەستی ئیتارەوەیە ئەنی ئەوەی کە بەدەستی سەدرەوەی ئێستا شەقامە لەگەڵ سەرایە سەلام بۆیە کار بگاتە ئەوەی کە ئەو دوو هێزە بەریەک بکەون شەقام لەگەڵ هێزی چەکدار بێگومان ئەو شەڕە نەگریسە دروستە بێت کە لە لوبنانە چەند ساڵی خەیان بۆ 15 ساڵ بەردەوام بوو لە بینی تایفی دروز و لە بینی سونە و لە بینی مەسیحەکان و لە بینی باڵی شیعەکانەوە تەکوینی عراقیش بە هەمان شێوەیە ئەگەر شیعە بەریەک بکەوێت پێکاتەکانی کەش دابەشە بن بەسەر ئەو دوو باڵان شیعەیە بۆیە ئەم تیۆرە ینی ئەم بیردۆزە ئەم بیرکردنەوەیە ئاسان نییە ئەگەر ئەوان بیران لەوە نەکردوێتەوە من و تۆ بیری لێ ئەەکەین و باسی لێ ئەەکەین کە ئەگەر هاتوو بەریەک بکەون باڵەکانی شیعە یەکسەر عێراق ئەبێ بە دوو کردەوە هەموو لایەنگرەکانی خۆیان هەر خۆشەوان باشە زانین کە سەدر باڵێکی سونە لایەنگری کرد باڵێکی کورد لایەنگری کرد ئەو بکە ئەو کشایەوە لە پرۆسەکە کوردەکان و سونەکان بەجێمان لە تیاری سەدری ینی بەجێ هێشتن بەڕاستی بەڵام لە حاڵەتێکە ئەگەر بێ بە شەڕێکی ناوخۆی نەخوازرا و بێگومان بە هەمان شێوە هەمان تەشکیلە ئێمە باڵەکەمان کە ڕۆشتین تا ڕێی بەغا بەڵێن لە کوردستان و بۆ بەغا لە ڕێگەیە بەڵمان گۆڕی پەرتەوازە بووین ئەگە شەڕێکی بۆ شێوێ دروست بێ بێگومان حاڵەتەکە ئەوەیە بۆیە ئەوەی کە زۆر مەبەستێتی ماڵیش ئەخوێتی اینجا ئێران اینجا باڵەکانی تریشی لە لوبنان و لە وڵاتەکانی کە چونکە ئەمە ئێستا عێراق ئەتوانم بڵێم عێراق قبلەیەکی ئاینی سەرجەم تایفی شیعەیە لە دنیا نەجەف و کەربەلا و کازمیە لەگەڵ سامەڕا زۆرینەی هەرە زۆری ئیمامەکانی شیعەکە 12 ئیمامەکە بەشی هەرە زۆری لە عێراقەیە ئەوانش مەزارێکی زۆر پێویستە هەر بۆ نمونە باسیەکەین کە سامەڕا چواردەوری بە داعش گیرا مەرقەدی ئیمامین تەسلیم نەبوو لە دووز ئیمامێکی کیان دەوێت بە هەمان شێوە چواردەوریان ئەنواع ئەشکال لە وڵاتە و لە وڵاتانی ترەوە هاتن بۆ پارێزگاریکردنی مەزاری ئەو ئیمامانیان بۆیە عێراق ئێستا مەزارگەی شیعەکانە بە هیچ شێوەیەک هیندیەکان و پاکستانیەکان و ئەتوانم بڵێم ئەوانەی کە لە دنیا دابەش بوون شیعەکان چ لە یەمەن بێت چ لە شوێنێک بێت وەک شوێنێکی پیرۆز خاکێک سیریەکەن ئەمانیش ئەبێت بەو حکومە بەو تاریخە بەو بەشەی کە کوفەی لێ و نەجەفی لێ و کەربەلای لێ و بەسری لێ و یعنی هەموو تاریخی شیعە لە عێراق دروست بووە بێگومان دەستبەرداری ئەو تاریخەش نابن و حکومداریش بەجێ ناهێڵن کۆڵەکە و فاکتەرەکانی ینی بەهێزبوونی نێوماڵی شیعە زۆرتر وەکو لە پەرتەوازەبوون و بەریەکەوتنیان لە داهاتوودا کاکەوڕە بیر نەچی عێراق یەک لە دەوڵەمەندترین وڵاتەکانی سەر ڕووی زەویە ئێستا شیعە حکومداری ئەکات عراق یعنی ئەوەی ئەتوانم بڵێم نەچۆتەوە سەر پێی خۆی یعنی شێوازی حکومدارەکەی عراق ینی لە سەردەمێکا بوو عراق نەوتیش تەمیم نەکرا و نەوتیشی خۆی نەبوو بەڵام هەر دەوڵەمەند بووە بۆ لەبەرەوەی ئاوی هەیە و خاکی هەیە و کشت و کاڵی هەیە و لەسەر بەحرە و ینی کۆمەڵێک مەرجی جیۆپۆلۆتیکی هەیە لە عێراق لە هیچ وڵاتێکی کەیان نییە عراق سنتەری ئەرزە عراق چوارەوەرزەکەی تایە عراق
هەم سناعەت و هەم زراعە و هەم ینی هەموو مەرجەکانی دەوڵەمەندبوونی بنەماکانی وڵاتێکی دەوڵەتێکی هێزی هەیە بێگومان ئێستا وڵاتە پڵنگەکان کە باسەکرێ میسرێکێکە لە وڵاتە پڵنگانە بە 100 میلیۆن کەسەوە کە مەساحی زەوی کشتتوکاڵی کەمترینە بەرازیل بە 280 میلیۆن کەسەوە وڵاتی پڵنگی پێڵێن سنگافۆرە مالیزیا ئەندەنووسیا ئەم وڵاتانە بەو هەموو ژمارە دانیشتوانەوە توانیویانە لەسەر پێی خۆیان بۆسن و توانیوان گەشەی ئابووری لە یەکەوە بۆ دەبەرزکەنەوە باشە وڵاتێکی وەکو عێراق کە 30 بۆ 40 میلیۆن ژماری دانیشتوانێتی بەڵام هەم ئاو هەم غاز هەم نەوت هەم ینی هەموو مەرجەکانی دەوڵەمەندبوونی تایە شیعە کە کتۆتە سەر ئەم خاکە بێگومان ئەگەر بێت و بەم شێوازی ئێستا حکومدارەکەیان هەنگایەک بڕاتە پێشەوە ئەتوانن ئەم عێراقەوا لێ بکەن کە یەک لە وڵاتانە بێت کە کەس نەتوانێت شان بانەشانی لە سەردەمێکا بۆ پێنجەم سوپای هەبووە لە دنیاە بەڵام هەموو سەرۆت و سامانی وڵاتەکە بەسەردەستی سەدام حوسێن بۆچی خەرجکرا بۆ سوپاکی ئەوە بوو خوێندن دواکەوت ئەوە بوو ئەتوانم بڵێم تەندروستی دواکەوت خوێندنی باڵا دواکەوت دیبلۆماسیەت دواکەوت وای لە عێراق کرد شەڕ لە دوای شەڕ ئەگینا ئەم عێراقی کە ئێستا ئێمە ئیبینین بەم شێوەی کە هەنێجار لە هەنێک لە کەناڵی میدیای کوردەکانەوە گاڵتە بە پاشە ڕۆژی عێراقەکەکەن ئەم عێراقی ئەوە نییە عێراق گەورەترین احتیاطی 70 ساڵ نەوتی داهاتووی هەیە غازی احتیاطی غازی زۆر هەیە عێراق دوو ڕووباری هەیە لەگەڵ ئەوەشا کە ئێساتێت تورکیا لەسەر کەمکردنەوەی ئاوەکەیتی بەڵام لەگەڵ ئەوەشا خاکی کشتتوکاڵی بەپیتی هەیە ئەنی هەموو مەرجەکانی ئەوی تایە کە بێت بە یەکێک لە وڵاتانی کە پێڵەن وڵاتە پڵنگەکان وەک سنگافۆرە وەک مالیزیا وەک ئەندەنووسیا وەک ئەو وڵاتانی کە اینجا ئێستا لێرە ماوەتەوە سەر شێوازی حکومداریەکەی ڕشیعە تازن لە حکومە ئەمەی کێشەکەیان هەتا ئێستا کە حکمی عێراقیان وەرگر لە 2023 قاعیدە و هێزە کۆنە بەعسیەکانەوەی کە خۆیان پیانوان فلول ینی ئەوانەی کە لە پاشماوی بەعسیەکانمانەوە نایانش حکومداریەکان بەدڵی خۆیان ینی پانتاییشان بۆ نێشتنەوە بۆی لەگەڵ دەسەڵات و حکومداری عێراق کەوتە دەستی شیعە دەستیان کرد بە حربی ئێرهاب و بنەبڕکردنی بەعسیەکان و چارەسەرکردنی ئەو کێشانە و ئەو کێشانی کە دروست بوو ئەگینا وان نبووایە عێراق یەک لەو تەنانەت بازە جینۆسایدی سەدام حوسێنیش نەکرا بەرامبەر بە شیعەکان بواری ئەوە نەدرا کە چی بە شیعەکان کردووە چی بە کورد کردووە ئێمە یەکسەر کەوتە ناو شەڕێکەوە ئەو شەڕە هەتا ئێسش 2 ساڵێک ئەبێت ئەتوانم بڵێم کەمێک هێمن بۆتەوە ئەگینا دوای ئەو یەکسەر دوای قاعیدە داعشا دوای داعش شەڕی خۆیان ئێستا ماوەتەوە سەر ئەوەی کە ئیتر بیر لەوە بکەنەوە کە حکومداریکردنی عێراق کارێکی ئاسان نییە بەڵام بیریشان نەچووە کە عێراق دەوڵەمەندترین وڵاتی ناوچەکە و سەر ڕووی زەویە بۆیە هەر کاتێک ئێمە بمانەوێت لەگەڵ شیعەیە دابنیشین ئەبێ بیر لەوە بکەینەوە کە ئێمەی کورد تا ئەو دەقی بەشێکی نەم عێراقە شیعە حکومداری عێراقەکات حکومداری نایەتەوە دەستی سونە بەلانی کەم تا 80 ساڵی گەژ نایەتەوە دەستی سونە ئەنی ئەو بەشکردنی کە بەشکراوە هەروە گاڵتە نییە نا شیعە لە لیستی ڕەشا بوونە تا 2023 بەڵام لەپڕ حکم و دەوڵەت و ئیداری دەوڵەت درایەوە دەستی شیعەکەواتە سەری سونە کۆمەڵێک هۆکاری هەم ناوخۆیی هەم دەرەکی هەم نێودەوڵەتیشی هەیە بۆ بابەتە دەست خۆشکاکارانمان کردی دێمە خزمەت جەنابەت بەڵێ دەچمە لای کاک محەممەد نەسەدین کە لە کەرکووکەوە لەگەڵمانە وەک چاودێری سیاسی کاک محەممەد دەم کاتت باش لەگەڵ کاکارۆن ئەنۆر ینی کۆمەڵێک بابەتی گرنگ و کۆمەڵێک سەرنجی گرنگی هەبوو لەسەر دۆخی عێراق و بە تایبەتی لەسەر نێوماڵی شیعە و هەروەها ئەو دەسەڵاتی کە لە دوای ساڵی 2023ەوە شیعەکان لە عێراق بە پەرۆشەوە بووی کە دەسەڵات بگرنە دەست و فەرمانڕەوایەتی وڵاتە بکەن و ئەو لەمپەر و فاکتەر و هۆکارانەی کە لە دوای ساڵی 2023 تاوەکەم ساتێمە گفتوگۆی لەسەرەکەین و قسەکەین لەسەر پێکەنانی حکوومەتی نوێی عێراقی هاتۆتە بەردەم هەم عێراقیەکان هەم ماڵی شیعە هەم بەگشتی ئەو لایەنە سیاسانی کە دەیانوێت حکومی وڵاتە بکەن بەڵام یانەوەی کە گرنگە لێرەدا بۆ نمونەوەکو کاکاروان وتی ینی پێویستە هەم شیعەکان هەم تەواوی لایەنە سیاسەکانی عێراقیش بزانن کە حکومکردنی عێراق ئاسان نییە کەواتە کە ئاسان نەبێت ئەم هەموو لەمپەر و ئەم هەموو گرفتانی کە هەیە لە بەردەم ئێستای پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیدا بەڕای جەنابەت هەروە بە ئاسانی لایەنە سیاسەکان ئەتوانن تێپەڕێن وەکو تا ڕادەیەک نێوماڵی شیعە و کاکاروان ئاماژەی پێدا خۆیان ڕێخسۆتەوە و سەرگۆزیرانیشان دیاری کردووە پێشەکی سلااوم بۆ بەڕێزێت بۆ کەناڵی کورسات بۆ کاکاروان دیارە خۆی دروستبوونی عێراق دروستبوونێکی ناتەبیعی بووە ئەوەی کە ئێمە پێی دەڵێن دەوڵەتی عێراق دروستبوونێکی ناتەبیعیە یعنی تا ئێستا ئێمە ناتوانین بڵێن وڵاتێکی یەکگرتوو لە ڕووی پێکاتەنەتەوەی پێکاتە ئاینی پێکاتە مەزەبیەکەی هەیە بەڵام ئەوەی کە ئێستا بەلای ئێمەوە گرنگە لە دوای 2023 ئەوەی تا ئێستا ئەو سیستەمە حکومڕانە ئەو شێوازە لە حکومکردن لە عێراقا
کە بە حکمی زۆرینە ئێمە ئەبی لەوە تێ بگەین کە ئێستا حکم لە لای شیعەیە لە ڕێگای ئینقلابی ئەسکەری و شۆڕشەوە نەبووە لە ڕێگای ئەو زۆرینەی کەوا لە ڕێگای هەڵبژاردن و زۆرینەی کە شیعە پێکاتەی زۆرینەی عێراقن. بەڵام دوای تێپەڕبوونی چەند ساڵ دوای ئەوەنە ساڵە ئێستا دەبینین حکمی شیعە لە عێراقدا تا ئێستا سەرکەوتوو نەبوونە لەوەی کەوا بۆ خۆیان یعنی ئەو بەشەی کە دەکەوێتە بەر شیعە لە حکومڕانی عێراق جۆرێک لە ئیستیقرار بەخۆی و بووینێ جۆرێک لە حکومڕانیەک کە مەلامحی دیار بێ ئەم حکومڕانە بە چه ئاراستەیەکە تەواو مەزهەبی دەبێ یاخۆ تەواو کراوە دەبێ لە ڕووی پێکاتەکانە دیموکراسی دەبێ یاخۆ ینی بۆیە تا ئێستا ئەم دەسەڵاتە سیمای تەواوی خۆی وەرنەگرتووە یاخۆ سیمای تەواوی زۆری نەشیعەکەی بخۆوە نبینیوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەروەکو بەڕێست و میوانە بەرەزەکەش باشتان کرد حکومڕانی لە عێراقا بەنسبەت شیعەکانەوە هەموو کاتێ لەگەڵ دروستبوونی عێراقا شیعەکان بەشێ نەبوونە لە دەسەڵاتەکە یاخود بە ناوی شیعەوە حکومڕانیان کردوێ. بۆیە ئەمەی ئێستا دەیبینین ساڵ بە ساڵ ئەمە بینی یاخۆ لەگەڵ هەموو دروستکردنی کابینەیەکە ئەوەی کە جێخەفەتی هەموو عێراقیەکان بۆ ئەوەیە شێوازی حکومڕانەکە هەنگاوێک بەرەو دو ئاهات کە لە ئاکۆتادا بینیمان پرۆسەی سیاسی بۆ خۆی لە نێوماڵی شیعیدا گەیشتە بنبەستێکی مەترسیدار. ئەگەر ئێمە 2 مانگ لەمە پێشبێنینەوە پێشچاو خۆمان کاتێکە تەیاری سەدری بەشدار بوون لە پەرلەمان و زۆرینەیەکیان هەبوو چاکبەستویەکی تەواوی پرۆسەی سیاسی حکومڕانی لە عێراقا هەبوو. ئەوەی کە ئێستا دەرفەتێکی داوە ئەوەیە کە موختەدا سەدر پەرلەمانی چۆڵ کردو ئێستا دەرفەت لە بەردەم ئیتاری تەنسیقی هەیە بەوەی کەوا حکوومەت تەشکیکەن. ئەمەش خۆی بۆ خۆی تا ئێستا پێمان دەڵێ ئەو ململانەی لە نێوخۆی نێوماڵی شیعیدا هەبووە هەتا ئێستا نەیتوانیوە لەسەر شێوازێ ڕێکەون بۆ حکومڕانی عێراق. من پێم وایە ئەوەی تا ئێستا شیعەکانی بەستۆتەوە بەیەکەوە ڕێکەوتن نەبووە لەسەر چۆنێتی حکومکردنی عێراق بە حکمی ئەو زۆرینەیە هەیەە زیاتر ترسە لەوەی کە حکومڕانی شیعی لە دەست بدەن یعنی زۆر هاوڕێی لەگەڵ قسەکان و پەرتەوازەی بەڵێ تەواوکەوە ئێستا ئەوەکەوە تەواو ڕێگرە لەوەی تەواوی شیعەکان بە یەکدادان لە بینیانە دروست بێ ئەوە نییە ڕێکەوتنی سیاسی هەبێ لەسەر بەرنامێکی دیاریکراوە ترس لەوەیە کە لە دەستدانی دەسەڵاتی شیعیە ئەو شیعانەی کە 1350 ساڵە خەون بە حکومڕانی عێراقەوە دەبینن ئێستا حکومڕانی عێراق لەسەر سینیەکی ئاڵتۆنی لەسەر دەستی ئەمریکیەکان هاتۆتە بەردەستیان لەبەرەوەی حکومڕانی عێراق وەکو وتمان نە بە شۆڕشێکی جەماوەری بووە نە بە کودەتای سەربازیش بووە دوای ئەوەی کە هێزی ئەمریکیەکان هاتن حکوومەتی ڕژێمی سەدامیان ڕوقان ئێستاکانە بە حکمی ئەو دیموکراسیەتی کە تا ئێستا جێگیر نەبووە شیعە حکوم دەکات. بۆیە من پێم وایە ئەم چەقبەستووە ئێستا دەرفەتێک هەیە لە بەردەم ئەوەی چەقبەستۆکە عێراقی پەڕیکە بەوەی کە ئێستا چوارچێوەی هەماهەنگی دەرفەت لە بەردەمێتی حکوومەت دروستکە و ئەمەش بەجددی گرنگە حکوومەت دروست بکرێت لەم قۆناغا لە بەردەوەی ئەم ئاڵنگاریانی کە لە بەردەم عێراقا و لە بەردەم ناوچەکەی ئەوە دەخوازیە کە بە زووترین کات حکوومەتێک دروست بکرێت. کاک نەسەدی مەسەلەوەی کە ئەوان ینی بە تایبەتی نێوماڵی شیعە و چوارچێوەی هەمانگی و بە ڕەزامەندی سید موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کەوان لەسەر ینی کاندیدێک و کەسایەتیەک بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕێکەوتون تا ڕادەیەک ینی وەکو باز دەکرێت وەکو شیعەکانیش خۆیان دەڵێن ینی گرفتی سەرەکی ئێستا لە بەردەم پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی وەروەها پرۆسی سیاسی عێراق کوردەکانە. پێت وایە ینی کورد بۆتە لەمپار و بۆتە هۆکارێک بۆی کە هەم پرۆسی سیاسی پەک بخە هەم لایەنە یاسایی و دەستوریەکە کە لە عێراقدا مەسەلەی پێکێنانی حکوومەت و دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانە کورد ببێتە هۆکارێک بۆی کەم پرۆسەیە بە شێوازە دەستوری و یاسایەکەی خۆی بەڕێوەنە چی ئەگەر وابێ کورد ئەتوانێت ئەم کێشەیەک لا بکات و یاخود نەخێر. من پێم وانە کورد بە هیچ شێوەیە لەمپەر بێ لە بەردەم پرۆسەی دروستکردنی حکوومەتە ئەوەندە لەمپەر بوون میکانیزمی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەرفەتێکی دا بە ئیتاری تەنسیقی بەوە بتوانێت ڕێگر بێت لە بەرەی ڕزگاری نیشتیمان بەوەی کەوا حکوومەت بەو ئاراستەیە دروستکەن کە ئەوان دەیانوێت کەواتە لەو بەشەدا هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە پێی یاساکە کە پێویستی کرد 220 ئەندام پەرلەمان لەناو هۆڵی پەرلەمانە ئامادە بن ئەو برگەیە بوو بە بەربەستی گەورە پرۆسە سیاسەکەی کرد ئەگەیاندا بنبەستێکی گەورە و ئێستاش ئەوە کۆتایی هات بەوەی کەوا ئێستا تیاری سەدری پەرلەمانیان چۆڵ کردو و ئیتاری تەنسیقی دەتوانێت بە تەواوەتی ئەو ژمارەیە دابین کە ئەمما ئێوە برگەی دیاریکردنی سەرۆک کۆمار من پێم وایە بابەتی سەرۆک کۆمار نابێ بە کێشە لەبەرەوەی تەجروبەی ڕابردوومان هەبووە لە دیاریکردنی سەرۆک کۆمارە
بینیمان کاتێک کە هەردوو لایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێک دەکەوتن بە دوو بەربژێر چوونە پەرلەمان و ئیتر ئەوە بەدەنجی ئەندامانی پەرلەمان یەکلا کرایە بۆیە هێچە لەو بژاردانەی کە لە دوجار ئەگەر یەکێتی و پارتی نەگەنە ڕێکرا چارەس ینی ڕێککەوتنیە زۆر سروشتی دەبێت کە بچن لە ناو پەرلەمانە یەکلایکەنەوە و طبعا ئێمە وەکو کورد پێمان باش ئەگە یەکێتی و پارتی ڕێککەون لەسەر بەربژێرێ بۆ سەر کۆمار نەمانێ هەندێک تەجروبە هەیە دووبارە بێتەوە لە ڕابردوودا بۆ نمونە ناکرێت پارتی دیموکراتی کوردستان 4 ساڵی ڕابردوو سەر کۆماری بایکۆت کردبوو و لە هەندێک کاتە گرفتی بۆ کارەکانی دروست دەکرد و لە هیچ هەنگاوێکشا وەکو لایەنێکی سەرەکی کورد هاوکاری سەر کۆمار نەبوو لە هیچ بڕیارێکە بۆ ئەو شێوازە لە تەعاملکردن دووبارە بوونەوەی خزمەت بە کورد ناکە بۆیە ئەگەر ئێستا ڕێکەوتن هەبێ و کوردش بۆ خۆی ڕێکەوە لەسەر ئەو کەسەی دەبێت بە سەر کۆمار بە هەموو پاڵپشتی بن ئەوە هەنگاوێکی زۆر باشە ئەگەر نەشبوو ئەوە پێم وایە لە ناو پەرلەمانە یەکلا دەبێتەوە و پرسی سەر کۆمار بەجددی هیچ کاتێ بەرپەرچێکی گەورە نابێت لە بەردەم دروستکردنی حکوومەتی نوێ عێراقدا و لەبەرەوەی ینی کەسش ناتوانێت زۆر گلەی کا لەوەی کە ئێستا پەرلەمانی عێراق چۆن دەبێت ئەو پرسە یەکلا کاتەوە لە ڕابردوو بابینیمان یەکلا کرایە و زۆر شتێکی بە سروشتیش ترسەکە ئەوەیە کاک محەممەد ینی ئەمە بۆ نێوماڵی کورد ینی لە داهاتوە گرفت دروستپای ئەوتار خۆشە ئاماژەت پێدایانی ئەوتا لە 2010 بەو شێوازە پرۆسی سەر کۆمار بەڕێوەچوو بەشێک لە کورد ینی بایکۆتی هەم سەرۆکایەتی کۆمار هەم سەرۆک کۆمار هەم کارەکانیان کردووەکو خۆداماژی پێکی ئێگەر ئەمە ژەروابێت کەواتە نێوماڵی کورد بەرەو تێکچوون ناچێت من پێم وایە نێوماڵی کورد ئەو کاتە زیاتر درزی تێکەوت کە لایەنێکی سەرێکی کە پارتی دیموکراتی کوردستان پێش هەڵبژاردن ئامادە نەبوو هیچ گفتوگۆ و ڕێکەوتنێ لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی کوردیدا بکات لەبەرەوەی جۆرێک لە ڕێکەوتن و ئیتیفاقاتی هەبوو بە ڕیعایەی ئیقلیمی چەند دەوڵەتێکی ئیقلیمی بۆیە بینیمان ئەوان باسی سەر کۆماریان نەئەکردیان سەر کۆمار بۆ ئێمە یەکلا بۆتەوە یعنی بۆیە ئەگەر ئێمە باسی ئەو دەرزەش بکەین ئەو دەرزە سەرەتا دروست بوو کە بە تایبەتی یعنی کاتێکە بەرەی ڕزگاری نیشتیمان دروست بوو ئەو لایەنە کوردی کە بەشدار بوو زۆر بێمنەتانە باسی لەوەی دەکرد ئەو پێویستی بەدەنجی هیچ کوردێکش نییە بۆ یەکلاکردنەوەی ئەو پۆستی سەر کۆمار بۆ ئەو یەکلا بۆتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەو لایەنەی یان ناچار کردو باز لەوە بکا کە ئەو ئامادەی گفتوگۆی و بە ئەو نوێنەرە بێتە نوێنەری هەموو کورد ئەوە ویستی ڕێخستنەوەی نێوماڵی کوردی نییە ئەو ناچاریەیە کە لە ئەنجامی پاشەکشەی تەیاری سەدری بووە لەگەڵ ئەوەشدا ئێمە تا ئێستا هەر ڕێکەوتنەکەمان پێ باشترە بەڵام ئەم خەمخۆریە ئێستا ئەو لایەنە دەرێبڕێ خەمخۆریەکەی بۆ ئەوە نییە کە ئیجماع دروست بێ بۆ ئەوەیە کە ئێستا تەواو بێئومێد بووە لەوەی کاندیدەکەی دەرفەتی دەبێ کاتێک کە بچێتە ناو هۆڵی پەرلەمانەوە کە ئێستا زۆرینە چوارچێ ئەوەی هەماهەنگین و ئەوان بەتەواوەتی ئەویان نەشاردێتەوە کەوان لایەنگری کاندیدەکەی یەکێتی دەکەن من بۆیە پێم وایە ئەو درزە مێژووی دروستبوونی ئەو درزەی کە کەوتۆتە نێوماڵی کوردیەوە ئەمڕۆ نییە بێژۆکەی دەگەڕێتەوە پێش پرۆسی هەڵبژاردن بەڵێ ئەگەر ئێستاش ڕێکەوتن هەبێ خزمەت بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانیش دەکا بەڵام ئەگەر ئەو ڕێکەوتنەش دروست نەبێ ناکرێ ئێمە پۆستێکی گەنیجی وەکو پۆستی سەر کۆمار لێگەڕێین لە دەرەوەی یەکێتی پارتی کەسێ دیاری کرێت لەبەرەوەی ئەو کەسە یعنی زۆر جا باز لەوە دەکرێت کەسێ دیاری بکرێت لە یەکێتی و پارتی نەبێ ئەم جۆرە ئیستحقاقە ئەم جۆرە پۆستە ئەم جۆرە ئیستحقاقە پێویستی بە کەسێکە پاڵپشتی تەواوی کوردی هەبێ باشتر ئەگە هەر نەشی بوو لانیکەم پاڵپشتی زۆرینەی کورد و لایەنێکی سەرەکی کوردی هەبێ باشترە بۆ کارەکانی دەست خۆش کاگێ محەممەد دێمە خزمەت جەنابەت کاگێ کاروانیانی مەسلەی ئەوەی کە کورد لەمپەرە کورد ڕێک ناکەوێت لە ناو خۆیان لەسەر پۆستی سەر کۆمار ئەگەر کورد ڕێککەوتایە ئەسە مەسلەی حکوومەت و ئەو بربەستە قورسانی کە هەیە لە بەردەم پێکانی حکوومەت وەکو ئێستا نەدەبوو کورد لەمپەرە ئەگەر لەمپەرە ئەتوانێت خۆی یەکلا بکاتەوە ئەگەر خۆی یەکلا نەکردەوە کۆی کاک محەممەد نەسەدین ئاماژەی پێدا سینناریوی ساڵی 2010 دووبارە بووە بۆ مەسلەی سەر کۆمار و دەنگرا بە کاندیدی یەکێتی بۆ ئەم پۆستە نێوماڵی کورد لێ بەسەری بەداخۆ نێوماڵی کورد ئەوە نەبووە ینی پێش هەموو شتێک ئەبواە لەمە زۆر تۆکمەتر بووە چونکە ئێمە حیزبەکانی ئێمە یەک استراتیژمان هەیە ئەوەمان نییە کۆمەڵێکمان سون نەبین کۆمەڵێکمان شیعبین کۆمەڵێکمان داوای فیدرالی بکەین کۆمەڵێکمان داوای مەسەرەن ینی شتی استراتیژی اختلافی جیاوازی استراتیژیمان نییە ڕاستە چەند حیزبێک لە ساحەکەیە کار ئەەکەن بەڵام لە 2023ەوە بە پێی عرف بەش کرا پۆستی سەر کۆمار بۆ کورد سەرۆک وەزیران بۆ شیعە پەرلەمان بۆ سونە لەناو کوردیشا ئێمە لە 2007ەوە 2007ەوە ئێمە و پارتی پەیماننامەیەکمان ئیمزا کردووە هاوپەیمانیەکمان هەیە کە ئیدارەدانی حکمی کوردستان و عێراق
تیا باس کراوە پۆستی سەرۆکی هەرێم بۆ پارتیە بێت پۆستی سەرۆکی کۆمار بۆ یەکێتی بێت ئێتە تۆ لەم هەڵوەشانەوەی ئەم ئیشە کە تۆ دەستی تێ بخیت و هەڵی وەشێنیتەوە و داوای ئەمیش بکەیت و داوای ئەویش بکەیت چەند کورسێکی زیاد هێناوە لە بەغا خۆ بەڕقم نییە مالیکی و عبادی ئەمانە هەر بەجددیانی ساتی عراق وڵاتێکی دیموکراسیە بەست وڵاتێکی تەوافقیشە لەگەڵ ئەوەیە ئێمە ئەزانین شێوازی هەڵبژاردن و شێوازی دەنگدان لە عراقیش و لە کوردستانیشە سەدەر کەمترین دەنگی هێناوە زۆرترین کورسی بەدەستێناوە ئیطاری تەنسیقی زۆرترین دەنگی هێناوە کەمترین کورسی بەدەستێناوە یاری هەڵبژاردن یاریکی ئاسان نییە لە 2,800,000 دەنگ ئەوەی بەدەستێناوە نیوەی سەدرەکانە تقریبان بەڵام کە سەدر 850,000 دەنگی هێناوە 73 کورسی بۆیە مۆزوعی ئیدارەدان بەڕقم ناکرێت مۆزوعی ئیدارەدان بە عەقڵ و بە مەنتیق و بە لۆجیکی سیاسی ئەکرێت تۆ داوای هەموو پۆستەکان بکەیت پێت نابڕێت ینی ئەمە تاریخا هەمووی بەم شێوەیە هاتووانی تۆ خۆت بە تەنانی لە ساحەکەیە ئێستا تا حیزبی تازە دروست بووە حیزبی ئیسلامیەکان هەیە یەکێتی بەقەدەر باڵای شاخەکانی کوردستان خەباتی کردووە خوێنی ڕشتووە هاتووانی تۆ ئێستا تۆ دابنیشی داوای سەرۆکی هەرێمیش و سەرۆکی عراقیش و مدیر ناحەیەکی ناسریش بکەیت هێشتا چ نابێت ئێمە ئەرقەلێکی منتیقی نییە کاک هاوڕێ ینی تاخیربوونەکەی ئێمە هەم لە 2010 بە هەمان شێوە بوو داوا کرا تکایە با بەیەک کاندیدەوە بڕۆین تکایە ریزی ماڵی کورتێک نێن نەخێر ئێوە بەڕێ خۆتان ئێمە بەڕێ خۆمان باشە کاکە ئەوە بەڕێ خۆیان بەڕێ خۆمان ئەوە بوو دەنگدان کرا بەم شێوەیە دەرچوو لە نیوەیە هۆڵەکەیان بەجێهێشت وەکو کاک محەممەد نەسرەدین باسەکە هەتاوەکو ئێستا ینی کۆمەڵی عاجزبوونی پارتی هەیە بەرامبەر بە سەرۆکایەتی کۆمار و بەرامبەر بە سەرۆک کۆمارانی کۆمەڵ کە منتیقی سیاسیتیانە دوو کە کاک وشار ئەنێرن پیاوێکی منتیقی پیاوێکی سیاست مەدار ئێتۆ سوور ئەزانی کۆمەڵێک حساب و کتاب لە عراقا هەیە تۆ بە عقلێکی کوردانە بیرەکەیتەوەوان بە عقلێکی عراقیانە بیرەکەنەوە ئەم پیاوە کۆمەڵی مەلەفی هەیە کۆمەڵێک محکەم و دادگای تۆ چۆن مەسەلەن کەسێکی سیاست مەداری کوردێک ئەنێریت بخێتە ناو ئەو ئاگرەوە کە سوور ئەزانیت ئێمە لێرە هەر ئەگەر بیرت بێ خۆمان ئاشکرامان کرد پێشوێ ئەو بکشێتە وتمان ئەم کاگوشیار نابێ بەسەرەوە کۆمار ئەوان پیرۆزباییان لێکرد لەلایەن خۆیانەوە بروسکیان بۆ ئەنارد کاک ئەوەی نەبرد پیاوەکەیان کشانەوە ئێسش کاک ڕێبەر هاتوتە ناو یارێکەوە بەڕاستی ینی ئەم تێ هەڵچوون و تێکچوونی ناو ماڵی کووردا مەبەستێکی بەرژەوەندی تایبەتی هەیە کەس هەیە لایەنە سیاسەکان خۆیان پەرۆشن بۆ ڕێخستنەوەی نێو ماڵی کوور بە تایبەتی یەکێتی و پارتی بۆ ڕۆڵی لایەنەکانی یکە چێکا کاروان لەم مەسەلای بەڕاستی هەڵوێستی ئیتار زۆر بە ئاشکرا وازەح دیارە هەموو نیان شاردوتەوە لە یەکەم ڕۆژەوە ئەڵێن نوێنەر و مرەشەح و کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان کاندیدی تارە بۆ لەبەرەوەی هەم کاندیدەکە هەم تاریخەکە هەم عراقی بوونەکە هەم ئەو کورسیەش کە ئێستا سەرۆک کۆماری لەسەر دانیشێت یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێرا و لە مێژووی عراقا جنابی مام جلال بوو بەڕەحمەت بێ کە لەسەر ئەو کورسیە دانیشت ئەوانی کە یەکێکیان لە حیجازەوە هاتووە فەیسەڵ یەکەم لە حیجازەوەی غازی لە حیجازەوەی مەسەلەن دوای ئەمانی کە بەم شێوەیە هەتا هاتووە کەس بە هەڵبژاردن نهاتووە یا بە ئینقیلاب هاتوون یان بە دانانی زۆرەملی بەڵام مام جلال ئەو کورسش بۆ یەکێتی گەرنجەکەی لەوەیە کە سکرتێری حیزبەکە و کارێزمەی حیزبەکە لەسەری دانیشتووە ینی بۆیە پارتی داواکردنەکەی پارتی بۆ ئەو کورسیە هەم لە ڕووی لۆجیکی سیاسیەوە هەم لە ڕووی لۆجیکی عراقی بوونەوە هەم لە ڕووی ئەو بەرژەوەندی کە خۆی ئەوێت پێی نابڕێت کەواتە دروستکردنی گێرم و کێشەیەکە کە بێوێ عراق بگاتە ئەو بنبەستی کە ئێستاتێ ئەوان شعەگە شۆ ئەوەی کە ڕۆژێک دیاری بکەن ئێوە ئەگەر کاندیدتان ڕێک نەخست خۆتان هەرێکە بە کاندیدێکێت یا ئێمە کاندیدێک ئەمە دووەقسە و دوازانیاریە هیچ نزیبوونەوە هەیە لە نێوان دقەیە ئەوەی کە باس ئەکرێ و باس کراوە نەخێر و من دوێنش لە عراقیش باسییان کرد لیان پرسییم کاندیدی تەسوێ باسەکە شتی وان نییە نێوانیشێتی و پارتی گوایە شتێکی ئاوا هەبووی پێڵەن مرەشەحی تەسویانەوەی یەکێک لە بینی هەردووکانە نەخێر یەکێتی تام دقەیە کاندیدەکەی خۆی هەر ئەوەیە کە دایناوە لە سەرەتاشەوە گۆڕانکاری بەسەرا نەهاتوو یەک استراتیژ یەک بیرکردنەوە یەک تەکتیکی قۆناغی یەک تەکتیکی هەیە ئەم کاندیدا بۆ پۆستی سەرۆک کۆمار ئیتر ئەگەر تۆ شتێکی کە لێرە و لێوێ باسکرابێ هەمووی لە ڕاستیەوە دوورە بەڵام لەم حاڵەتەشا کە وەک محەممەد باسی کرد کە ئێستا سەدرەکان و پاڵپشە بەهێزەکەی پارتی لە ناو پەرلەمانە نەمابن ناکرێت ئەم یاریە جارێکی کە بە کاک ڕێبەریش بکرێتەوە وەکوی کە بە کاک فواد و بە کاک وشیار کراون ینی بەڕاستی ئەم یاریە ناخۆش بوو ینی تۆ کاندیدە نێری سوورەزانی ئەدۆڕێت بۆ ئەوەکەی حاڵەتەکەی بەم شێوە بێت ینی ئەوەی کە لە کاک فواد دکتۆر فواد حسێن کرا لە 2010 سوور دیار بوو ئەوان ئەیانوت ئەی بینەوە نەتان بردەوە ئەومەش جارێکی کەش کاک وشیار بە هەمان شێوە ئەمەش کاک ڕێبەر ینی یاریەکە وای لێهات لە تام هین بووە
ینی لە سیاست دەرچووە ئللا من ئەمەوێ مادەم ئەبێ یا تێکی بەم یا بیشڵەقێنم یا ینی وەکو جەنابی شتاماژەت پێدا هەم قەزیەکەمان نەتەوەیە هەم مەسلەی خاکە بەڕاستیانی ماوە شەڕەکەمانەوە بەڵام من بینیمان نێو ماڵی شیعە یعنی تا چۆن خۆیان ڕێخستەوە مختدا سەدر لە کۆتاییە بە 73 کورسیەوە ینی هەم کورسیەکانی بەجێهێشت هەم هاتە دەرەوە لە پرۆسەی ینی حکومداری و دەسەڵاتداری لە عێراقا ئێمەلیدا بۆ لایانی بەرامبەر ئێمە کورد بۆ ینی تا کوێسە ئەم نەفەسەمان لا دروست نەبوو کە مل بدەین و داخوازی و داوەڕەوەکانی یەکتری قوبوو بکەین بەرژەوەندی نەتەوە لەسەر بەرژەوەندی هەموو حیزب و هەموو تاک و هەموو بنەماڵە و هەموو کەسێکەوەیە میلەتێکین ینی شتەکەمان ئیمزا کردو خۆمان لەبینی خۆمانە بەشمان کردووە ئەتر ئێستا پێویستەکە تۆ هەم بی بە گرێکوێرە لە عێراقا هەمبی بە گرێکوێرە لە بەردەم پرۆسەیەکا کە کورد پۆستێکی سیادی هەیە ئەو پۆستە سیادیە بەری کورد کەوتووە تۆش پۆستی خۆتە وەرگرتووە کەس پێی نەوتی کێدا ئەنیت کێ لا ئەبێکی ئەهێنیت بەڵام تو بۆ ئەتەوێ ینی ئەمە کێشەکان بەڕاستی پێم وتی ینی کێشەکە لە قاڵبێکی سیاسی دەرچووە بووە بە قاڵبێکی بە دەردێڵە عینادیەکە عینادێکی ینی بەم شێوێژ دەرەنجامەکەی باش نابێت باش نەبووە دەرەنجامەکە لە سێ محەتەیە باش نەبوو لە سێ وێزگای باش نەبووە حتممە لە وێزگەیشە باش نابێت چونکە دڵنیا بە ینی ئەو عەربانی کە لەناو پەرلەمانن دەنگ بە کەسێک گەیان کە بتوانن سبێنی پێی بڵێن ئەمە سەر کۆماری ئەو وڵاتەیە کە ئێمە ئەندام پەرلەمانی تایە ئەوە نەبەسە بۆ ئەوەی کە ئیتر بتوانین یاریەکە لەمە زیاتر درێژە نەکێشێت چونکە بەڕاستی زۆری درێژەی ئەو بۆرە و دەمانگ ئەڕوا هەڵبژاردن کراوە من دەتوانم بڵێم بەشێکی سەرەکی گرێکوێرە سیاسەکەی عێراق ئێمەی کوردین و بەتابەتیش لە ناو کووردا پارتی دیموکراتی کوردستان کە یەک لەسەر یەک کاندید دەنێرێت و شتەکەی وا لێ کردووە کە نازانم یعنی هەر بۆ ئەوی باز بکریان بۆ ئەوەی کە عێراق نەکەوێتەوە سەرسکەی خۆیان بۆ هەر شتێک بێت بۆ هەرچی بێت من ئەوە نەزانم کە پرۆسەکە سیاسی و بەرژەوەندی میلەتیشی تیانە دەست خۆشکا کارۆنجان بەڵێ کاگێ محەممەدیانی لەم هەموو کێشانە و لەم چەقبەستویە سیاسی کە هەبوو لە ڕابردوو لە عێراق و ئێستا کە تا ڕادێک بەرەوکرانەوە چێ ینی بینیمان ڕاستە وڵاتانی هێرێمایەتی ڕۆڵی گرنگیانەوە و تایبەتی ئێران و هەروەها وڵاتانی زلهێزیش ئەمریکا و بەریتانیا ینی ئەمانیش ڕۆڵی خۆیان تا ڕادێک بەرجەسە کرد لە پرۆسەکەدا بەگشتی ینی توانین بڵین ئەو قۆناغی کە لە داهاتوودا عێراقیەکان و لایەنە سیاسیەکانی عێراق چاوەڕێی دەکەن ئەتوانین بڵین قۆناغێکی مژدەهێنەوە ئەتوانین بڵین ئەرێنیە بۆ عێراقیەکانەوە بۆ لایەنە سیاسیەکان و ئیتر تەواو توانین بڵین دەرگای خۆشگوزارانی دەکرێتەوە بەسەر سەرجەم عێراقیەکانەوە و کێشانەی هەیە بە کۆتاگە وەکو دوا پرسیار بۆ جەناب دیارە ئەوەی کە ئێستا هەیە گرنگە حکوومەت دروستکرێ بۆ ئەم ئانوساتی عێراق لەبەرەوەی ناوچەکەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەیە عێراق بەش وڵاتێکی سەرێکیە لەو وڵاتانەی کە کاریگەری لەسەر وزەی جیهانی هەیە کە ئەمڕۆ ئێستا شەڕی وزە دەکرێت لە ناوچەکەدا زلهێزەکان هەموو هاتوونەتە ناوچەکە بایدن سەردانی ناوچەکە دەکا پۆتین سەردانی ناوچەکە دەکا پێمان دەڵێ ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەیە عێراق لە بەردەم مەترسی گەورەیە دروستکردنی حکوومەت هەنگاوێک دەبێت بۆ ئەوەی لەگەڵ ئەو گۆڕانکاری و مەترسیانە بتوانێت عێراق هەڵکات بتوانێت عێراق ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە و ئەوەی کەوا ئێستا طبعاً حکوومەتی کاربەرێکرد ئەوەی ئێستا هەیە ناتوانێت لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریانە خۆی ڕێکخاو یەکێک لەو دەرفەتانی هاتووەتە پێش حکوومەتی ئێستا ئەگەر حکوومەتێک بێ بە ئەندازەیەکی کەمش بێت جۆرێک لە ئیستیقرار بەخۆی بینێ لە ڕووی مادیەوە لە مێژووی عێراقدا لەو ڕۆژەوەی عێراق وڵاتە و نەوت دەفرۆشێ بەقەدەر مانجی 6دا هاتی نەبووە کە سەروی 11 ملیارد دلار نەوتی فرۆشتووە کەواتان لە ڕووی ئابووریەوە زۆرێک لە وڵاتان بەدەست ئابووری و بەدەست ئەم گرانی سوتەمەریشتەوە دەناڵێن بەڵام عێراق هێچەکە لە وڵاتانی سوودی بینینەوە احتیاتی دارای عێراق زیادی کردبووە لە ڕووی ئابووریە و دەرفەتێکەیە کە عێراق گەشە بکە ئەگەر بێت و حکوومەتەکەی ئیستیقرار بێ ئەوەی کە بەلای کوردەوە گرنگە ئەگەر بێت و ئێمە ئەو حکوومەتە لەسەر سێ بنەمای سەرەکی دروست بێت کە تەوافق و تەوازن و شەراکەتە ئەم حکوومەتە خزمەت بە کورد دەکا و دەتوانێت لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی ڕوو دەکاتە ناوچەکەش خۆی بسازێنێ بۆیە ئەوەی کە ئێستا هەموو ئومێد دەخوازین ئەوەیە ئەم حکوومەتە بە زووترین کات لەبەرەوەی ئێستا سەروی 290 ڕۆژ تێپەڕیوە لەو ڕۆژەی هەڵبژاردن کراوە گرنگە ئەم حکوومەتە دروست بێ گرنگە کورد پێگەی لەناو ئەم حکوومەتە بەهێز بێ هەرچەندە ئێمە تەمەنامان دەکرد کاتێکە ئێستا لە گفتوگۆی ئەوەین سەرەتای دروستکردنی ئەم حکوومەتە بێ یەک پاکێزمان هەبوایە لە بەغا ئەم جارە بەڕاستی دەبێ شەریک بین شەریکەکەمان بەڕاستی هاوسەنگ بێ تەوازن هەبێ لە بڕیاردان بەڵام دیارە ئێستا دیسانەوە هەندێک ململانی پۆستی سەرۆکۆمار وای کردووە کە کورد
ئەمڕۆ ئەو لێوێتەکەی گۆڕاوە لەو پرسەنەتەوەی نیشتیمانە بۆ پرسی سەر و کۆمار کە دەبوو ئەمەش نەکرێ. ئێستاش بۆیە کە پارتی دیموکراتی کوردستان کە لە سەرەتادا لەگەڵ دروستکردنی حکوومەی زۆرینەی نیشتیمانی بوو و لەگەڵ ئەوەیە بوو زۆرێک لە هێزە شیعەکان و کوردیەکانش دوور بخرێنەوە لەو حکوومەتە، ئێستا ئەوش بە ناچاری هاتووە بانگەشەی ئەوە دەکات کە ئەو لەگەڵ ئەوەیە بە تەوازن و تەوافق و شەراکەت حکوومەت دروستکرێ. ئەمەش باشە، بۆیە زۆر گرینگە کە مادام ئێستا هەموو کورد ڕێک کەوتۆ لەسەر ئەوەی ئەم حکوومەتە دەبێ کورد شەریک ڕاستەقینە بێ، کورد پشتی خۆی هەبێ لە بڕیارەکانە بەشدار بێ. ئەگەر بتوانین لەمەیە لەم شێوازە شەراکەتە دەتوانین هەم لەو گۆڕانکاریانەی ڕوودەکەنە ناوچەکە هەرێمی کوردستان بپارێزین و دەرفەتش دەبێ ئەو کێشە ئابوورەی کە ئێستا هەرێم تێی کەوتووە لە ئەنجامی خراپ تەعاملکردن بە سامانە سروشتیەکانەوە ڕەنگە ئەوەش بتوانین تا ئەندازەیەکی باش چارەسەرکەین. دەست خۆش کاگێ محەممەد نەسەدین کاک کاروان قسەی کۆتاییت. من نەکرد من هەمومان لە کوردستان هەر چوار پارچی کوردستان هیوادارین کە لەمە زیاتر ئێمەش ماڵمان پرد نەبێت، چکە بەڕاستی ئێمە هەتا لە عێراق بین بێ عێراقی بین ناکرێت بە شەو عێراقی بین و بە ڕۆژ عێراقی نەبین، یان لەلایەک و باسی دەوڵەت بکەین و لایەک و شەڕ لەسەر مدیری مەکتەبی زومار بکەین. ئەمە شتی ناتەبان لە سیاسەتە، بۆیە لەمە زیاتریش لە بەدیارمانەوە ناوەسم. هیوادارم ئەو گفتوگۆ و جوڵەجوڵەی کە هەبوو پێشتر گەشتبینە دەرەنجامێکە لەم هەفتەیان سەرەتای هەفتی داهاتوو کە پەرلەمانی عێراق دانیشێت لەسەر دیاریکردنی سەرە کۆمارە، هەر خاص جلسەکە بۆ دیاریکردنی سەرە کۆمار، چکە ئەوان مڕەشەحی خۆیان حاضر کردو لە قوتووەکە ئەوە دایانناوە سەرە کۆمار کە دانرا و پۆستی کوردیشە سەرە کۆمار هەتاوەکو ئێستا پاشگەز نەبوونەتەوەلەوە. بەڵام ئەگەر ئێمە بەم تەریقەیە بەم هەڵسوکەوتی خۆمان ڕەفتار بکەین بە دەردی پارێزگاری کەرکووکی ئەبین کەیەکێتی 42 کەسی دەستنیشان کرد تا کارگەیشتە سەر ئەوەی کە شاعیر و چیرۆکنووسەکانیش دیاری بکەین. پارتی بە هیچیان ڕازی نەبوو، لە ئەخیرا عەرەبێکیان دانا و یاساکەیان گۆڕی و عەرەبەکەش ئێستا حکم ئەکات و تعریبش بەردەوامە لە کەرکووک. یعنی ئەمە باشترین نمونەیە، ئەگەر بەو شێوەیە نەبین بەم شێوەیان نەبین. سواز بۆ برانی بەڕێزم کاکارۆنەوە کە لە استودیۆ لەگەڵ ما سپاس دەکەم هەروە برای بەڕێزمە کاک محەممەد نەسەدین کە لە استودیۆکانمان لە شاری کەرکووکەوە میوان بوون. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەشکرا میشە ساڵ و تەندروست باش خواتان لەگەڵ.